خێزانی شەهید لەزگینم. شەهید لەزگین لە ڕۆژی یەکی هەشت لە زمار شەهید بوو و زۆر مەمنونی دەستگای ڕەوانگە دەکەین کە هاوکاریمان دەکەن و بەسەرمان دەکەنەوە. واللهی من سەربەرزم پێوەی خۆشم پێشمەرگەی لول بووم وە کوڕی ترسمێ خۆشم ئامادەم هەتا ماو لە پێناوگەلی کووردا خۆم بە شەهیدکردن بدەم. بەڕاستی زۆر باشە و جاترش دەست یارمەتی بۆ شەهیدان درێژ بکەن چونکە شەهید هەیە کرێچیە هەیە کەسی نییە ئەگە یارمەتی بکەن زۆر باشە. من رفعت طه محمد برای الشهيد معتصم طه محمد لآسایشی هەولێر لە گوێر لە دەی یەک شەهید بوو خۆی کردە قوربانی خاک و وڵاتی نیشتیمان. پێی خۆشحاڵم وە زۆر پێ سەربەرزیشین وەکو دەستگای ڕوانگە هاوکاری بنەماڵەی شەهیدان دەکەوە لە بیریشی نەکردنەوە لە بیریشیان ناکە و ئینشاءڵڵا ئومێدەوارین بەردەوامی لەو کاریان. نەجیبە ڕەسوول خێزانی شەهید حەمەدەمین عومەرم شەهید بوو لە پێناوی خاک و وڵاتەکەی. هیوادارم خێنەکەی بە بەلاژ نەڕوا و کەرکووکیش تەسمیلی دەست کەس نەکرێتەوە چونکە خوێنی پاچی شەهید بوو لە پێناوی کەرکووک و کوردستان. تەمان دڵخۆشکەرە کە بڕەک ئەگەر ئەوها خێزانی شەهیدان بەسەرکەنەوە. هیوادارم شەهیدان لەبیر نەکرێ خاستن شەهیدانی ئەو دوایە زۆری سینی فەقیر و هەژارن. شەهید هەلگورد عوسمان جەلالە کوڕمە پێی نایب عەریفە زۆر مەمنونی دەستگای ڕوانگەینە. من ئامادەشم ئێستا کوڕش کشم هەیە دەتانم یعنی بەم کوردستانە پیرۆزی بکەم با شەهید بێ خۆشم ئامادەم لەو خاکە شەهید بم. وڵی خۆی لە خۆی هاوکاریکردنی کە سوکاری شەهیدان مای شانازێت و هەموومان هەر کەسێک هەر دەستگایەک هەر جیهەتێک هاوکاری خانەوادی شەهیدام کە مای سەربەرزیە. ڕوانگە وەکو یەکەم دەستگا کە هاوکاری خانەوادی شەهیدەکانی کردیە ئەنی بەڕاستی جێگای شانازیە. بۆکو وەزارەتی پێشمەرگە زۆر سوپاسیان دەکەین. هیواداری نمونەیان زۆر بی